سەرنجام دوای ئەو هەموو ئاگادارکردنەوەی 34 ساڵی ڕابردوو لەسەر لەلایەن ڕێکخراو مرۆڤ دۆستەکان ڕۆژنامەکان و هەتا ئاگادارکردنەوەی قونسڵی و بەدەر لە کوردیۆچی نەکبەتیۆچی ئێمە کە 34 ساڵە هاوار دەکەین گەورەترین ڕێکخراوی دژە گەندەڵی کە ڕێکخراوی OCCRP یا تاوان و دژە گەندەڵی کە لە 2006 بیرتان ئەوەی بەناوی پەنەما و شتە چوایە مەشهور بوو کە فەزئی دەیان مەسئولی گەورەی جیانیان کرد وتە ئەن ئەو ڕێکخراوە بەس ساڵی پار 800 ملیۆن دۆلاری بلۆک کردیە لە بەرپرسانی گەندەڵی وەکو ماڵی بارزانی و تاالبانی ئێستا ئاخر قوڵابیان کە فرێدایە لەسەر ماڵی بارزانیە ماڵی بارزانیە کە هەشتی مانگ ئەو راپۆرتیان بڵاو کردەوە باز لە فەزاعەتەکانی بەس مەسعود و پێنج کوڕەکەی دەکەن تا ئەن بەڕێزان ئەوە سیگناڵەشی زۆر گەورەی سیاسیە بڕوا بکەن شتەی ڕۆژنامەگەریان ڕێکخراو نییە چکە زۆربەی ئەو ڕێکخراوانە دەمەوەتان پێ بڵێن یعنی ئەگەر وەکو ڕێکخراوەکەش ئەمریکا و ئەوروپا لە پشتنە بن بەڵام ئەفرادەشی زۆریان هەیە کە پێیان دەڵێن بڕۆ ئیش لەسەر ئەو کەیسە بکات ئیش لەسەر کەیسە بکات بۆیە ئەوە سیگناڵەشی زۆر گەورەیە لە خودی ئائیلەی مەسعود بارزانی بە تایبەتی ئەگە بێتەوە بیرتە ئەمە ڕامگەیان وتم ئەمریکا زۆر لە مەسروری بێزارە پێخۆش نییە بێتەوە دەسەڵات کە دێتەوە ئەو زانیاری لای ئێمەیە گوێ لەو تەحزیرەی ئەمریکا ڕناگرن بێگومان ئەمریکاش خۆ ناچی جێشی ئینقلابی بەسە بکایان ئەوە تا شەڕیمان و نەمانوسەکە نایتر کۆمەڵک لەو منەزەمات و ڕێکخرا و خەڵکیان دەدا و لە مەسروش بارزانی و ماڵی بارزانیم هەندن ئەگەنا خۆ ئەو گەندەڵیانەی لێرە باسکرایە بە سەدقات نێچیروان بارزانی هیچی لۆ باسی نێچیر ناکە بۆیە وەکو گوتمان نامرتا هەم ئەمریکا لە سیاسەتی مەسرور بارزانی هەتا عێراق و ئێرانیش لێی نامرتاعن بەو ئوسلوبە ڕەق و هیشک و بێمنەتەی هەتێک لەوانە زیندانیانی بادنان بیرتانە 5 ساڵ ئستقبالیان نەکرد لە ئەمریکا کە کردیشان هیچی فەرمی نەبوو وەزاری ئەخیری کەچیتەوە کەس استقبالی نەکردە ئەو مەسرورە یەکێک لەو کەیسانە بەڕوا بکە لە بەونە کەیسی شێروانی و زیندانیانی بادنانە ئەو عەقڵیەتەی کاکە هەموو دنیا پێی دەڵێ کاکە ڕێز لە دادگا بگرا وا لەگەڵ ڕۆژنامە نووزمەکە بڕوا بکەن گرتنی یعنی ئەو جەریمەی لالەزار بەو شێوەیە بە ئاستی ڕۆژنامە نووس شێروانی لە ناوەندی جیهانی دەنگ ناداتەوە ڕۆژنامە نووس قوتسێتەی خۆی هەیە چالاکوان قوتسێتەی خۆی هەیە لە تیرۆرکردنیان لەگرتنیە بووە بەڵ مەسرور هیچ جێری نییە هەر بڕیاریدایە ئەوەی ئەزانیارە لای من هەیە ئەڵێ سازش ئەسە کەیسی شێروان ناکەم هیچ بینەوە سەر ئەسلی مۆزەکە بۆیە ئەو راپۆرتیانە سەدەر کردێکە لە هۆڵندا مەرکەزەکەیانە و بەشێک لەوانە قازانجەکەی لە خۆیانە ها 105 بەس بەشەکە لە فشار لەم ئائیلەی مەسعود بارزانی ئەگەنە خوسەدا مەسووری تر هەیە وەک لەوانە نێچیروان بارزانی بەڕێزانی هەر یەک نمونە 2005 و 2010 31 خانویان کڕێ بە ناوی شەریکاتی وەکو گۆڵدن ئیگل گۆڵدن کە ئی بابۆی بەوەیە کو ئێستەستێر گروپ کەشف بووکەتە ناو میدیای کە ئی مەسرورێ گۆڵدن ئیگل گۆڵدن ئی بابۆیە لە ئەمریکا تەزیر کرا بەڵام لە کوردستانش مەشارێعی هەیە دوای ئەو کەزانیان شکایەتیانە سەکرایە 13 فرۆشتیتەوە بە ناوی ئەو شەریکاتانە و 18 مایە و یەکچگویا بەخشیتیان فێڵ دەگەن تا ئەنا لەولە هاوکات لە یەکێک لە وڵاتەکانی ئەمریکا ڤێرجینیا لە بۆ تەیە شەریکاتی بە ناوی وەهمیدا بنێ تو تەسەوەر کە مەسرور بارزانی بە ناوی قەرە مەسرور و بابوو بە ناوی ئەوە شەریکەیەکی وەهمی بابوو بە ناوی جاک سپارۆ و مەسرور بە ناوی ئەدوارتیک وەکو ئەو وتیان فلیمی قەراسنەی کاریبی هەبووە دوو ناویان لەوی وەرگرتیە بە هەرحاڵ بەو ناوە تۆماریان کردیە پارەیەکی زۆریان بدیانی ئەو 31 خانووە خان و عقارات و سەیدەلیە ئەوانە بای 100 ملیۆن دۆلار بووە بەڵام دەیانی کەش 50 60 20 لێک لەوانە موکسی کە جنسی هەیە یعنی بای 10 ملیۆن دۆلار ئەویش تجارەتی کردی لە یەک ئەوەی 6 ملیۆن دۆلاری باس دەکات بەدەر لەوە هاوڕێیان باز لەو فەزاعەتەش دەکا کە کوو بووکەکەی مەسعود بارزانی ژنی بابۆ یەک ئەسپی بە 300 دەفتەری کڕیا 3 ملیۆن دۆلار 3 ملیۆن دۆلاری کڕیا یەک ئەسبەوە حەریریە و زۆر بەناوبانگە باز لە سیارەی فیراری
فیراری دەکەن باز لەوە دەکە یە کاژمێر کو بە 50,000 دۆلاریان کردیان پارەی ئەو میلەتی خۆچی جێنێ عراقیان پێکردیە بابیان پێشمەرگە بووە شەوی لە بۆمان لەسەر چەند ملیۆن دۆلارێک ڕاوەستایە یعنی ئێستاکە هەموو بوونە ملیاردێر ئەزە دێت سەر تەلەڤیزۆنی کاک مەسعود بارزانانی دەرێ من پێشمەرگە بوومە هەرەوە کەرامەت گرنگە کورە بابەوە بڕۆ بزانە راپۆرتەی چ کرایە بەهەرحاڵ هاوڕێیان من دەمەوێت نوقتەتان پێ بڵێم ببورم ئەلەو شتانە یعنی زۆربەی هەرە زۆری دوو محامیان هەیە یەک لەوانە مۆڕە کە زۆر ناوی هاتیە لە ئۆکەی ئەو محامێ یعنی وایان پیشاندایە کە هیچی ئیوان نییە بەڵام چۆن کەشف بووە لای ئەو ڕێکخراوەی و لای پارێزەرەکانی ئەوی شکایەتیشان لێکردنە لە ئەمریکا کە تەکمیلە یەکن بەڕێی من تەکمیلە یەکن چۆن کەشف بووە کاکەوانە 800 مەیلی ئەو پارێزەرانەی ماڵی بارزانیان کە تە بەردەست کە هەموو نهێنێ شتەدایە پارێزەرە نامەی مەسەڵەن مەیلی قادر نادر بکەیتە دەستگای پاراست ئاوایە ئەوە چێ دایتی یعنی ئەو قورسە پارێزەر وەی نەکردیە پارێزەرانی شکایەتیان کرد دەبی جیهەتەشی زۆر گەورە لە پشت ئەوە بی توانیتی ئەو مەیلانە تەسلیم بەو پارێزەر و